لە ئێستاشدا چەندین تیمی نێودەوڵەتی و ناوخۆییش سەرقاڵی پشکنینن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. لە ئیداری ڕاپەڕینیش لە ئێستادا دوو تیم سەرقاڵی پشکنینن لە چەند شوێنەوارێکی مێژووی. با سوپاسەوە لە ڕانیەوە ڕاستەوخۆ بەڕێز بارزان بایز بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی شوێنەوار و کەلەپوری ڕاپەڕینمان لەگەڵدایە. کاک بارزان سڵاو لێبێ. سڵاو لە بیسەران و بینەرانی کەناڵی کورسەتی. زۆر سپاس. کاک بەرزان با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. لە ئێستادا دوو تیمی پشکنین سەرقاڵی پشکنینن لە ناوچە مێژوویەکان لە ڕاپەڕین. کارەکانیان لەو بارەوە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ ئێمە لە سنووری ئیدارە ڕاپەڕین چەند تیمێکی بیانیمان هەیە کە ساڵانە بە وەرزی جیاجا کار و پرۆژەی شوێنەواری ئەنجام دەدەن. زیاتر لە 12 تیمی شوێنەواریمان هەیە کە لە سێکتەری شوێنەوار کار دەکەن بە بواری ڕووپێوی و تۆمارکردناوچەی شوێنەوار و هەروەها کاریکردنە پشکنینی شوێنەوار. لەم ساڵدا لە سەرەتای مانگەینەوە دوو تیمی زانکۆی ئەلتای هەنگاریا و هەروە زانکۆی پیسای ئیتالیا دەستیان کردەوە بە وەرزی کارکردنیان لە بواری کاریکردنە پشکنینی شوێنەواری. یەکێکیان لە گردی شمشارەیە و ئەوەی تریشان کە زانکۆی ئەلتای هەنگاریا لە گردی تلێ لە سنووری نەحێبێت هاتە کار دەکات. بەڵێ کاک بەرزان تیمەکانی چ وڵاتێکن لە کێکەوە دەستیان بە کنە و پشکنین کردووە لە ڕاپەڕین؟ بەڵێ سەرەتای کارکردنی بیانیەکان وەکو ئێمە زانیوانە لە ساڵی 1950 دەستی پێ کردووە لە گردی شمشارە کە تیمێکی دانیمارکی بووە و لە دوای ئەو کاتەوە ساڵانە نەک هەموو ساڵێک یعنی بە ماوەی پچڕ خەڵکی ئەزنەبی هاتووە لە سنوورەکە کاریان کردووە تا ئەو کاتێک لە 2012 ئێمە ئاگادارین وەکو بەڕێوەبەرایەتیمان بۆ یەکەم جار لە دوای ڕاپەڕینەکەەوە تیمێکی دانیمارکی هەر ئەو تیمێک کە لە ساڵی 1950 لەوێ کاریان کرد قوتابی پرۆفیسۆرەکە هاتەوە دووبارە لە گردی شمشارە دەستی کردەوە بەکاری هەڵکۆڵینی شوێنەواری. لە 2012ەوە تاکو ئێستا کە بە بەردەوامی ساڵانە ئێمە تیمی ئەزنەبیمان هەیە کە لەلای ئێمە کار دەکەن. تیمە ئەزنەبیەکانیش ڕاستەخۆ لەلایەن زانکۆکانەوە فەن دەکرێن بۆ کاری توێژینەوەی زانستی و ئەو زانکۆیانی کە لەلای ئێمە کار دەکەن زانکۆیەکان هەموو زانکۆی نێودەوڵەتین و باوەڕ پێکراون و خەڵکی زۆر شارەزا و پرۆفیسۆریان هەیە لە بواری شوێنەوار. لەوانە زانکۆی مونستەر، زانکۆی میونیک لە ئەڵمانیا و دوو زانکۆیمان هەیە، هەروەها بێتەوە لە دانیمارک زانکۆی کۆپنهاگن و مۆزەخانەی نیشتیمانی لە بەریتانیا مۆزەخانەی نیشتیمانی بەریتانیامان هەیە لەندەن، هەروەها بێتەوە هەنگاریا و ئیتالیا و وڵاتی فەڕەنساشمان هەیە FPOA کە پرۆژەیەکی شوێنەواری ئەنجام دە لە سنووری داڕاپەڕین ئەوش بوو کە هەموو ئەو ناوچە شوێنەواریانەی لە ساڵی هەفتاکانەوە خۆ لە ساڵی پەنجاکانەوە تاکو ئێستا تۆمار نەکرابوون هەڵماندا بە شێوەیەکی ستانداردی نێودەوڵەتی تۆمەریان بکەین. خۆشبەختانە پرۆژەی لە 2012 دەستی پێکردوە 2015 کۆتایی پێهات زیاتر لە 350 ناوچەی شوێنەواری بە و شێوازە ستاندارد تۆمار کرا. بەڵێ کەواتە بەڕێز بارزان بایز بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین چەند ناوچەی شوێنەواری مێژووی هەیە؟ ئێمە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زیاتر لە 650 ناوچەی شوێنەواریمان هەیە بۆی کە مەزندە دەکرێت، بەڵام 350 وەکو بەو شێوازێک کە بۆمان دەنراوەکو ستانداردێک کە هەمان ئەو سیستەمێکە هەمانە تۆمارمان کردووە. ئەو بەشەی کە ماوەتەوە لە ناوچەی شوێنەواری نەتوانرا ڕووپێیی بۆکەن، هەندێک لە هۆکارەکان هۆکاری مرۆین و هەندێکیشان هۆکاری ئەمنین لەبەرەوەی ئیدارەی ڕاپەڕین دەکەوێتە ناوچەیەکی سنووریەوە و زۆرێک لەو شوێنانی ئێمە ناتوانین دەستمان پێ بکە هەم لەبەر ئەوەی کە بابەتی ئەمنی لەسرە هەم لە بەردۆخی سیاسی. بەڵێ کاک بارزان دێرینترین ناوچە شوێنەواری مێژوویەکان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کامانەن و مێژوەکەیان بۆ کێ گەڕێتەوە؟ طبعاً هەموو ئەو ناوچە شوێنەواری کە لە سنوورەکەی ئێمەدا هەن گرنگن بە حکمیەوەی کە هەر ناوچەیەکی شوێنەواری پێناسەی بابەتێک دەکات یاخود پێناسەی شارستانێتێک دەکات، بەڵام ئێمە لە ماوەی کارکردنماندا کە زیاتر لە 20 ناوچەی شوێنەواری کاریکردنە پشکنینی شوێنەواریمان بۆ ئەنجام داوە بۆمان دەرکەوت کەوە دەتوانین ئەوە بسەلمێنین کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە سەرەتایی شارستان دروستبوونی شارستانێتەوە لە چاخی بەردینەوە مرۆڤ لێرە ژیاوە و بۆ نمونە ئەمە گردی شمشارەمانەیە و کاتێک کە مرۆڤ لە ئەشکەوتەوە هاتووتە دەشتاییەکان شاری دروست کردو یاخود شوێنی نیشتەجێبووین دروست کردووە. ئێمە گردی شمشارە هەمانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە هاوسەردەمە لەگەڵ چەرمە و
بێستان سوور و ناوچەکانی تر کەوابێ مە لە سنووری دا ڕاپەڕین کۆنتترین سەردەم کە تا ئێستا کارمان تێدا کردبێ نزیکەی 10,000 ساڵێکە کە چاخی بەردینی نوێ و لە دوایەوە کە مرۆڤ گەڕاوتەوە هاتووە بۆ دەشتەکان و شارستانی دروست کردووە ئێمە گردیشم شارەمان هەیەەوە بە جیاواز لە هەموو سەردەم مێژوویەکان دەتوانین لە کاریکردنەوە پشکنەکانی شوێنەوەریدا مەسەلەن دەریان بخەین کە هەموو ئاستەکانی شارستانێتمان هەیە لە ناوچە شوێنوارەکانماندا. کاک بەرزان تا چەند مەترسی لە ناوچوون لەسەر شوێنوارە مێژوویەکان هەیە؟ طبعاً پاراستنی شوێنەوار خۆی یەکێکە لە هەدەفە گرنگەکانی بەڕێبەرایەتیمە ئەوە خاڵێکی زۆر ئەساسە دەمێ ئەوە باسکەم کە یاسای ژمارە 5 ساڵ 2021 شوێنەوار فاکتەرێکی گرنگ بوو بۆی کە خەڵک وعی شوێنەواری زیاتر بێ و زیاتر هەندەر بێ بۆ پاراستنی شوێنەوار و لە دوای ئەوە لە ڕێگەی تیمە ئەمنیەکانی ئیدارە ڕاپەڕینەوە ئێمە لیژنەیەکمان پێکهێناوە بە هۆکاری ئەوە توانیوانە زۆرێک ناوچە شوێنەواریەکان بپارێزین لە زیادەڕۆیی هەم لە ناوچوون. یەکێکی تر کە دەمێ باسی بکەم هاتنی ئەو تیمە بیانیانەیە کە زۆر گرنگ بوو بۆ دەفەرەکە خوای کرد خەڵک زانیاری شوێنەواری هەبێ و هۆشیاری شوێنەواری هەبێ ئەمەش ببێتە فاکتەرێک بۆ پاراستنی ناوچە شوێنەواریەکان. بەڵێ کاک بەرزان ناوچە شوێنەواریەکان لە زۆربەی جیاندا بۆ تۆی ئەوەی کە سەرنجی گەشتیاران بەلای خۆیدا ڕابکێشە و بێتە سەرچاوەیەکی باش بۆ داهات بۆ ئەو وڵاتە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند ئێوە هەوڵتان داوە ناوچە مێژوویەکان لە سنووری ئیداری ڕاپەڕین وای لێ بکرێت کە سەرنجی گەشتیاران ڕابکێشە بەلای خۆیدا؟ ئێمە لە سنووری ئیداری ڕاپەڕین بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕینمان هەیە و لەگەڵ بەڕێوەبەرایەتێک ئێمە بە هەماهەنگی لیژنەمان پێکهێناوە و هەماهەنگێکی زۆر باشیشمان هەیە لەسەر ئەو ناوچە شوێنەوارانی کە دەکرێت بکرێن بە گەشتیاری. دەمێت بەداخەوە بڵێم کە لە ماوەی کردنەوەی بەڕێوەبەرایەتیمان لە ساڵی 2007ەوە کە دەستمان بە کارەکانمان کرد حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە بابەتی قەیران و شەڕی داعش و قەیرانی دارایی و ڕێک نەکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند و وای کردکەوە سێکتەری شوێنەوار بەرەو لاوازی بڕوە دەنا دەبوایە مەسەلەن زۆر ناوچە شوێنەوارەکانی سنووری ئیداری ڕاپەڕین لە ڕووی ئەو تایبەتمەندیانەی کە دەکرێت ناوچەی شوێنەواری بکرێن بە ناوچەی گەشتیاری هۆکارەکانیان بۆ دانرابە مەسەلەن لە دروستکردنی ڕێگا لە نۆژانکردنەوە بەڵام دەمەوێت باسی ئەو بکەم کە لە ماوەی ئەو دوسێ ساڵی ڕابردوودا سێکتەری شوێنەوار قۆناغێکی تری دەست پێ کرد ئەویش کەوە بووکە یاسای شوێنەوار دەرچوو و بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار لە کوردستان سیستەمێکی زۆر باشی دانا بۆ ڕێخستنەوەی تیمەکانی شوێنەوار و بابەتی شوێنەواری بە دنیا زیاتر ناساند و یەکێکی تریش وای کرد کە دەتوانین بڵین کە شوێنەوار قۆناغێکی تری بڕی ئەوە بوو کە لە هەموو سنوورەکان چەند ناوچەیەکی شوێنەواری دیاریکران بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی گەشت و گوزار ناسێندران بە خەڵکەکە و دیتەیلی تەواویان بۆ بڵاو کرایەوە کە بکرێن بە ناوچەی گەشتیاری. بەڵێ بەڕێز بارزان باویست تا چەند هەماهەنگیتان لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەواری عێراق یاخود لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق هەیە؟ بەڵێ ئەوەی کە جەنابەت باسی دەکەی وەکو پەیوەندی وەکو هەماهەنگی ئەوە زیاتر لە ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوارە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیەکان لە شارەکان تاکە دەرچەی ئێمە بۆ کارکردن بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوارە بەڵام بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار پێم وابێ هەماهەنگی باشیان هەیە لەگەڵ حکوومەتی ناوەند. بەڵێ کاک بەرزان من دوا پرسیارت ئاڕاستە کەم تا چەند توانیوتانە سوود لە ئەزمموی وڵاتانی دەوروبەر و تەنانەت جیهانیش بەگشتی وەربگرن بە تایبەت لە ناوچە شوێنەواری مێژوویەکان و چۆنیەتی سەرنجڕاکێشانی گەشتیاریان بەلای ئەو ناوچە شوێنەواریانە؟ خۆی هاتنی ئەو تیمە بیانانە یاخود ئاسانکاری بۆ هاتنی ئەو تیمە بیانە هۆکارێکە بۆی کە ئێمە هەڵ بدەین ناوچە شوێنەواریەکان بکەین بە ناوچەی گەشتیاری بەنمونە هەر ئەو بابەتەی کە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بابەتی هەڵکۆڵین لە گردی شمشارە و هەروەها بابەتی هەڵکۆڵین لە گردی تلێ کە باس کراوە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە چەند کەسێک هاتوو مەسەلەن لە هەم لە ئاستی ناوخۆیی هەم لە ئاستی دەرەوە پەیوەندیان کردو داوانەیە بێن لە نزیکەوە ناوچە شوێنەواریەکان بدێنین. ئەم هەڵکۆڵین و کاریکردنەوە پشکنینی شوێنەواریانە ئەمە وا دەکات کە خەڵک زیاتر ئاشنا بێت بە ناوچە شوێنەواریەکان هەم لە ئاستی ناوخۆی هەم لە ئاستی دڵەوە سەبارەت بە وەرگرتنی مەسەلەن
شارەزایی لە تیمە بیانیەکان یاخود لە وڵاتانی دراوسێ ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ ماوەکانی ڕابردوو تیمی ناوخۆیمان نەبوو کە بتوانێت کاری ڕۆپێوی یاخود مەسەلەن کاری هەڵکۆڵینی شوێنەواری بکات بەڵام ماوەی چەند ساڵی ڕابردوو داوەندەی کە کار کراوە لەگەڵ تیمە بیانیەکان توانراوە تیمی نێوخۆی تایبەت دروست بکرێت و لە ئێستا دەین بە خۆشحاڵیەوە بڵێم چەند تیمێکی ناوخۆیی لە هەرێمی کوردستان دەتوانن سربەخۆ کاری کنەپشکنین شوێنەواری ئەنجام بدەن و هاوتا و هاشانبەشانی تیمە بیانەکان کار بکەن. بەڵێ بەرزان بایس سپاس کە لە ڕانیەوە ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.